داگیرکەری دڵپڕ لەقین دەڕندەی بێ وجدان و دین ناتوانی واکی کورد نەبین هەر کورد بووین و هەر کورد دەبین نە عەرەبم نە ئێرانیم نە تورکێکی شاخستانیم نەک من هەر خۆم مێژوش دەڵێت کە کوردم و کوردستانیم داگیرکەری دڵپڕ لەقین دڕندەی بێ وجدان و دین گەر قەندیل و واگری و شیرین یەکسان کەی لەگەڵ ڕووی زەمین ناتوانی واقعی کورد نەبین هەر کورد بووین و هەر کورد دەبین. خۆشەویستان سڵاوتان لێبێ. ئەمڕۆ 23 ساڵ تێدەپەڕێت بەسەر کۆچی دوایی خەباتکار و سیاسەتمەدار و ڕۆماننووس و نووسەر و کەسایەتێکی گەورەی گەلەکەمان مامۆستا ئیبراهیم محمەد. ئەمڕۆ لەم بەرنامە تایبەتەدا گفتوگۆکەین لەبارەی خەباتی سیاسی مامۆستا ئیبراهیم محمەد، لەبارەی خەباتی ڕووناکبیری ئەدەبی و بەرهەمەکانی و ڕوانینەکانی بۆ پێکەوە ژیان، بۆ کوردبوون، کوردایەتی، بۆ پێکەوە هەڵکردن لەگەڵ پێکاتەکانی تردا. گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە چەندە ڕوانینەکانی بۆ ئەمڕۆ کاریگەرن کاریان لەسەر بکرێت. ژمارەیەک میوانمان هەیە، میوانەکانتان پێ دەناسێنم. هەریەک لە بەڕێزان پرۆفیسۆر دکتۆر زاهید لەتیف کە بەڕێزیان ڕووناکبیر و ئەکادمی و مامۆستای زانکۆن، دکتۆر ئامانج حەسان بەڕێزیان مامۆستای زانکۆن پسپۆری مێژوون، هەروەها کاک بوار نورەدین بەڕێزیان بیبلیۆگرافەرن. بەخێراتن سەرچاو، زۆر بەخێر بێن دکتۆر، بەخێر بێن سەرچاو. سەرەتا دەچینە لای دکتۆر ئامانج کە بەڕێزیان پسپۆری مێژووە. دکتۆر ئەگەر پێمان بڵێ خەباتی سیاسی مامۆستا لە کێوە دەست پێکا، لە کێوە مامۆستا دەچێتە نێو سیاسەتەوە بەشداری سیاست دەکات؟ زۆر سپاس. سەرەتا لە ساڵیادی کۆچی دوای مامۆستا ئیبراهیم محمەد، مامۆستایی نەمر، سەری ڕێز و نەوازش بۆ گیانی پاکی مامۆستا و سەرجەم شەیدانی کوردستان دانەوێنین. قسەکردن لەسەر مامۆستا ئیبراهیم محمەد قسەکردنە لەسەر چەند کارکتەرێکی جیاواز لە یەک کاتە. چونکە ما بزانین کە مامۆستا ئیبراهیم محمەد لە یەک کاتە نووسەرێکی بەتوانا بووە، ئەدیبێکی زۆر بەتوانا، سیاسەتمەدار و دیبلۆماتکارێکی نێودەوڵەتی و بە ئاگا بووە، پارێزەر و دادوەرێکی زۆر سەرکەوتوو لە بەرەی گەلدا بووە و لە هەمان کاتە لە کۆتایی تەمەنەکانیشی وەک کوردستانیەتیکی تەواو، وەک کوردایەتیکی تەواوی بەرجەستە کردووە. خەباتی سیاسی مامۆستا ئیبراهیم محمەد ئەگەڕێتەوە بۆ تەمەنی 16 ساڵی لە تەمەنی مامۆستا ئیبراهیم محمەد، ئەویش لە بەشداریکردنێتی لە ڕاپەڕینی بەردەرکی سەرای سلێمانی کە لە ساڵی 1930 دیارە بەو تەمەنەکەمەوە کەسایەتی مامۆستا ئیبراهیم محمەد دوای کردووە کە بەشداری لە ڕووداوێکی لەو گەورەیەدا بکات کە لە بێژووی هاوچەرخی گەلی کوردە بە نقطەی گۆڕانکاریی زۆر گەورە دانرێ. مامۆستا ئیبراهیم محمەد لەو تەمەنەیە ئاگاداری جم و جۆڵی ئەو چۆنێتی ئەنجامدانی ڕاپەڕینەکە بووە. تەنانەت خۆی لە دەستنووسێکە ئاماژە بۆکە کە سەر لە ئێوارەی ڕۆژی 5 مانگ کە بۆ بەیانیەکەی 6 مانگ ڕاپەڕینەکە ئەنجام درراوە، مامۆستا ئاگای لێ بووە کە لەگەڵ فاغبێکەسی نەمر و ڕەشۆڵی گۆرانی بێژە پلانیان بۆ ئەوە داناوە کە خۆپشاندانێ بکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ڕێکەوتنامەیە کە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی بریتانیا لە قۆناغا ئەنجامەدرا. دیارە لەو فترە بە وردی ئاماژە بۆ کات کە چۆن مامۆستا ئیبراهیم محمەد ئیشی کردووە بۆ هاندانی خەڵکی شاری سلێمانی و دوکاندارەکان و خەڵکی کاسبیان لەوێ هانداوە. دیارە وردەکاری شۆڕشەکە ڕاپەڕینەکە باس ناکەین، بەڵام ڕۆڵی مامۆستا ئیبراهیم محمەد لەو قۆناغا گرنگ بووە، بەڵگەش بووە کە ڕاستەوە خۆ لە دوای سەرکوتکردنی خۆپشاندانەکەدا حکوومەتی ئەو کاتی پاشایەتی هەوڵی دەستگیرکردنی مامۆستا ئیبراهیم محمەدی داوە. کەمە توانین بڵێن کە قۆناغێکی زۆر گرنگە. تەنانەت خاڵی خۆشبوو مام جەلال لە کتێبەکە ئاماژە بۆ کە ڕاپەڕینی بەردەرکی سەرای سلێمانی قۆناغێکی نوێیە لە مێژووی خەباتی ڕزگاری خوازیگەلی کووردا، چونکە بۆ یەکەم جار بوو لەو قۆناغەیە خەبات لە شاخەوە یا با بڵێن لە لادیەکانەوە بگوازرێتەوە بۆ ناو شار. لە جیاتی خەڵکی با بڵێن عشایرەکان ئەم جاریان ڕۆشنبیران و خوێندکاران و خەڵکی ناو شار بە ڕاپەڕینەوە سەرخاڵبوون و ئەنجامیاندا کە ئەتوانین بڵێن کە یەکێکە لە وێزگە گرنگەکانی ژانی مامۆستا ئیبراهیم محمەد. قۆناغەکانی دواتری ئەگەر من هەر
ئاماژەیەکیان پێ بدەم دەکرێت نامیلکەی ئەکراد وەلعەرەب یەکێکی تر بێت لە وێزگە سیاسەکانی مامۆستا برایم ئەحمەد چکەمە یەکێکە لە دەستکەوتە زۆر گرنگەکان لەو قۆناغەیە بە تایبەتی کە لە ساڵی 1937 تا ئەم کتێبەی نووسیوە ئەوە بخاتە ڕوو کە تەنها چەک ئامرازێک نییە بۆ ڕوبەڕووبوونەوە یا بۆ بەدەستهێنانی مافەکانی گەلی کورد لێرە هەوڵیاوەکە لە چوارچوێ ئەم کتێبەیە ئەوە پیشانی خەڵکی عێراق بدا بە گشتی و دەسەڵاتداران کە میلەتی کورد نەتەوەی کوردیش هیچی کەمتر نییە لە عەرەب بە تایبەتیش لەو قۆناغەیە سەرکوتکردنی قۆناغێک بوو کە زۆربەی زۆری شۆڕشەکانی کورد سەرکوت کرابوون بەداخەوە هەر ئەو فترەیە کە خوا لێ خۆش بوو کاک نەوشیروان لە کتێبەکەی ئاماژەی پێکا بە سەردەمی قەڵەم و مراجعات بۆیە مامۆستا برایم ئەحمەد لێرەدا ئەوێت هەدەفێکی سیاسی و نەتەوەی پیشانی خەڵکی عێراقدا کە بەداخەوە لە بەرامبەر ئەوەشا کۆمەڵێکی شەو هیروگریفتی بۆ دروست ببوو ڕوبەڕووی یاسا و ڕوبەڕووی با بڵین دادگاکان کرابەوە وێزگەیەکی دیکەی سیاست لای مامۆستا برایم ئەحمەد کۆمەڵی ژێکافی کوردستانە کۆمەڵی ژیانەوەی کوردستان کە ئەم ئەبێتە سەرۆکی لقی کۆمەڵی ژێکاف و پەیوەندیکی زۆر تونند و تۆڵی هەیە کە لەگەڵ خودی قازی محەممەد پێشوا قازی محەممەدا تەنانەت هێندە پەیوەندەکان تون و تۆڵ و گرنگ بووە کە پێشوا قازی نازناوی بیلەی بۆ دانێواتە بیلبیلەی چاو وەکو بیلبیلەی چاو ئەگەر چی یەکتریان نبینیەوە بەڵام پەیوەندەکان زۆر ڕاستەوخۆ بوو و تەنانەت ئەم لقەی ژێکاف لە باشووری کوردستان زۆر ئاکتیڤ بووە و کۆمەک و یارمەتیان کۆکردوێتەوە چ لە ڕووی مادی و معنەویەوە بۆ ئەو چالاکیانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەنجام دراون. قورسایی خەباتی مامۆستا برایم ئەحمەد ئەتوانین بڵین لە دەستپێک و دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان ئەو کات لە سەرەتادا پارتی دیموکراتی کورد بوو دەست پێ دەکات ئەگەر چی لە دکتۆر حەزەکەی ئەو دواترێکمە پرسیارێکی تایبەت ڕۆڵی مامۆستا برایم ئەحمەد لە پارتی دیموکراتی کوردستانە بەزەکەی شوویەک وەرگرە بە بسمەلای میوانەکانی تر دواتر ئەو پرسیارە ڕاستی بەڕێستەکەم دەچینە لای پرۆفیسۆر دکتۆر زاهیر دکتۆر بۆکو نووسەرێک دکتۆر ئامانج باسی لە مامۆستا برایم کرد وەکو سیاسیەک وەکو خەباتکارێکی سیاسی بەڵام با بزانین وەکو نووسەرێک مامۆستا چۆن نووسەرێک بوو بەڵێ پێش هەموو شتێک هەزار سڵاو لە ڕۆحانەتی پاچی مامۆستا برایم ئەحمەد کە من لە نزیکەوە زۆر قەرزاریم بە حەقیقەت لە کاتێکە کە خوێندکاری دکتۆرا بووم لە بەریتانیا سەرەتای هەشتاکان سەبارەت بە ئەو پرسیارەی جەنابی شت پێویستە پێشەوەی کە وەڵام بەمەوە پێناسێک بۆ مامۆستا دەرێنین ئەو پێناسە کە پێناسی هەموو نووسەرەکان هونەرمەندەکان دیارە مامۆستا گۆران شاعیر بێکەت شاعیر مامۆستا ئەحمەد سالار هونەرمەند مامۆستا عەلی لەتیف شێوەکار هەر یەکەی پێناسێکی تایبەتی خۆی باشە بەڵام کە سێری مامۆستا برایمەکەی سیرەکەی فرە پێناسیە تا دەگاتە ئەوەی شاعیر ئەدیب نووسەر ڕۆژنامەنووس وەرگێڕ سیاسی سیاسەتمەدار ئاخر شت خزمەتکاری دەتەوە میلەت و گەل پارێزەر بەڵێ بۆیە کەسێکی سادۆ ساکار نەبوو و من ئەتوانم بڵێم ڕۆشنبیرێک و نووسەرێکی پرۆفیشناڵ بوو پیشەگەر بوو ئەلوێتی ئەلوێتی گەورە شاعیر و نووسەر لە کتێبە ڕێخنەیەەکە ئاماژەیەکی ئەیا بە نووسەر و شاعیری داهێنەر کە ئەڕێ داهێنەر یان شاعیری داهێنەر ئەو شاعیرەیە کە دوو ئاستی سەرەکی تا بەدی بکرێ یەکەمیان بەهرەیە دووهەمیان ڕۆشنبیریە مامۆستا برایم هەردوو سیفەتە ئەو دوو سیفەتە گەورەی لە خۆیان تیابەدی ئەکرێ یان ئەتوانین بڵێن من ئیشێکی زۆرم تیا کردو و بە ئاشکرا ئەو هەستم لەلا دروست بووە کە کەسێک بووە ڕۆشنبیر بووە لە دانیشتەکانی زانیاری ورد چڕ لەسەر مێژووی کۆن فەلسەفەکان ڕێبازە ئەدەبیەکان فکری سیاسی کۆن هاوچەرخ هەر لە زەمەنی سوکرات و ئەفلاتۆن و ئەرستۆ تا دەگاتە سەردەمی ڕیسانس و تا دەگاتە سەدەی بیست و زانیاریەکی چڕ و پڕی هەبوو لەسەر هەموو ئەو چەمکە ئەدەبی و ڕۆشنبیری و فکری و فەلسەفیانە بۆیە کە من پرسیارم لێ کرد لە ڕاستیە هیلاکە بووم بەدەستیەوە چونکە زانیاریەکانەوە لە چڕ بوو نعنی
کۆنتترۆلی ئەوم پێ نەکرا بابەتێک خۆی گواستەوە بە بابەتێکی کە ینی بەلای منەوە مامۆسا ئینسکلۆپێدیایەک بوو بۆ زانستەکانی سیاسی بۆ ئەدەبی فکری تەنانە من لە وتارێکمە بە بیرمەندێک ناسان و بە وێ مامۆستابراهیم کەسێکی نووسەرێکی پرۆفیشناڵ بوو سەرپێی نەبوو چونکە لە ڕاستیامە خۆم تێبینی بەشێک لە شاعیران نووسەرانەکەم کە دانیشتوم لەگەڵیانە بە تایبەتی ئەوانی کە دانیشتوم لەگەڵیانە و چاوپێکەوتم لەگەڵا کردوون بەڵێ ینی شعرە نووسن یان بەرهەمیان هەیە بەڵام بەداخەوانە سێ هەستەکەم لە نزیکەوە زانیاریەکی پێشوەختیان لەسەر ئەو هوەری پیشەکەی خۆی وەکو پێویست نییە بۆ ئەمە زۆر زۆر پێویستە وەکو خزمەت بۆ قسەی جەناب بەدێکێک لە گەڕیدەکان باسی دەکا دەڵێ کە چوومە باشووری کوردستان هەندێک لە سەرکردەکانی و کاتمە بینی ینی دەڵێ زۆر بە دەگمەن کتێبیان پێبوو کتێبەکەش یان دیوانیەکێک لە شاعیرەکان بوو بەڵام دەڵێ کە برای مەحمەد مەبینی زۆر جار کتێبی سارتەری پێبوو لەو سەردەماندا لە شەستەکانە دەڵێ ئاشنای بیری سارتەر بوو و فیلسوفەکانی تر ڕۆشنگەرەکانی تری دنیای ڕۆشنگەری بەڵێ زۆر ڕاستە بۆیە منیشە لە نزیکەوە وە نووسینەکانیشی شایەتی حاڵی ئەوەنیان ئەگەر بیکەین بە بەڵگە بە مەسلەیەکی بەڵگەیی بەبێ ئەوەی کەوا پەنابەرین بۆ ئەو چاوپێکەوتن و دانیشتانە خۆی بۆ خۆی وەڵامی ئەومانایەتەوە کە چەند زانیاری هەبووە لەسەر کەسێتی کەسەکان لەسەر کەسێتی فەیلسوفەکان تەنانەت تیورەکانی و ئیشیشی کردووە لە هەندێک لە تیورەکانە و من لەو کتێبانی کە لە سەری مامۆسابراهیمم نووسی و ئاماژەم بە زۆر شتیان ناوە هەر بە نمونەی زیرێکی ئارتیفیشاڵی دەستکرد تا دەگاتە شعریە تا دەگاتە کۆمەڵێکیانی ئەو تیورانی کە ئمڕۆکە جیهانی تازەگەری شتەنانە سەرقاڵی بوون. زۆر باشە دکتۆرە گەڕێم وڵات دەچینە لای کاکبوار نورەدین کارێکی گرنگ و گەورەی کردووە بەڕاستی مەگەر بەس خۆی بزانێت چەندە زەحمەتی کێشاوە بە ئەم کۆبەرهەمەی مامۆسابراهیم کە ئێستا لە بەردەستی ئێمەدایە و بینەران دەیبێنە ناوکاران پیشانی ئەیەن کاکبوار ئەگەر خۆت بۆمان باس بکەی چەندە زەحمەتت کێشاوە بەم کتێبانەوە چۆن کۆت کردووەتەوە ئەم بەرگە جوانەی کە ئێستا لە بەردەستی ئێمەدایە ئەمە چۆن گەشتووە بە ئەمڕۆ بەڵێ زۆر سپاس سەرەتا سڵاو لە جانی پاکی شەیدان سڵاو لە جانی پاکی بەرزەفڕی مامۆسای گەورە بیرمەند و سەرکردی هەرە دیاری ڕێبازی کوردایەتی مامۆستا برای مەحمەد من پێشەوەی وەڵامی پرسیارەکە بدەمەوە هەرچەند کاک دکتۆر ئامانج و کاک دکتۆر زایریش باسی کارکتەرەکانی مامۆستا برای مەحمەدیان کرد پێم خۆشە ئەگەر ئیجازە بفەرمونون من بە پێی ئیشەکانی پۆلێنبەندێکی کارکتەری مامۆستا برای مەحمەدم کردووە یەکەم جار وەکو ئەدیب دەرکەوتووە یەکەم شت کە ناردوویەتی پەخشان بووە بۆ ڕۆژنامەی ژیان وەکو ئەدیب و ینی ئەدیب کاڵێن شاعیر و پەخشان نووس دوای ئەوە کە لە ساڵی چوارەمی کۆلیژی ماف بووە لە بەغا وەکو داکوچی کارێک لە مافی گەلی کورد کتێبی ئەکراد و عەرەبی نووسیوە دوای ئەوە دەستی داوەتە بواری ڕۆژنامەگەری و ڕۆژنامە نووسی لەو کایەشدا وەکو وەرجێر و ڕەخنەگریش ئیشی کردووە بەڕاستی ڕەخنەگرێکی زۆر جددی بۆ مامۆستا برای مەحمەد بە تایبەت ئەگەر بابەتەکانی گەلایەژ و خوێندەوارانی بخوێنینەوە زۆر بەوردی هەست بە ڕەخنەی مامۆستا برای مەحمەد دەکەین لە کۆمەلگا لە نووسەران لە وەرجێڕەکان لە شاعیرەکان زۆر بەوردی ئیشی لەسەر ئەم کایە کردووە ئەنجا لە هەمان کاتیشە خاڵێکی ترەوەیە کە داکوچی لە مافی مرۆڤ کردو ینی کەسێک بووە مرۆڤی بە شێوەیەکی گشتی خۆشویست و جیاوازی نەکردو لە نێوان مرۆڤەکانە و لە نێوانیشدا مافی گەلی کورد بێگومان و هەروەها وەکو پارێزەرێک داکۆچیکار بە لە مافی هەژاران و کەم دەرامەت و ئەوانەی کە زوڵمیان لێکراوە ڕاستی ئێستا من لە ئێستادا خەریکی ساخکردنەوە و ئیشکردنم لەسەر چەند کەیسێکی مامۆستا برای مەحمەد کە لەو قۆناغی کە پارێزەر بووە بە خۆبەخش ئیشی کردووە بەڕاستی ئەمەش کایەکتر اینجا دەستی کردو بە چیرۆگنووسین ینی قۆناغی کتری چیرۆگنووسینە قۆناغی دوای چیرۆگنووسینەکەی ڕۆمان نووسینە ئەنجا دوای ئەوە بنەماکانی سەرکردەیی تیا دەرکەوتەوە بەڕاستی مامۆستا برای مەحمەد دووبارەش گەڕاوەتەوە بە ڕۆژنامەنووسی بەڵام لە هەر هەموو قۆناغەکانیشە
شتەکانی تری فەرامۆژ نەکردوانی بۆ نمونە ویستم پرسیاری ئەو بکەم کاک بوار بەڵێ ئایا سیاست سەرقاڵی کردووە کە نەیپەرژێتە سەر ڕۆمان چیرۆک شاعر بوارەکانی تر هەرچەند تا ئێستش زۆربەی ئەوانی کە مامۆستا برایم ئەحمەدیان خۆشەوێڵن خۆزگە مامۆستا برایم ئەحمەد لای لە سیاست نەکردایەتەوە خەریکی ئەدەب و نووسینەکەی بووایە بەڵام ئەم بێگومان کاری سیاسی و ئەو وەکو سەرکردەیەکیش دەرکەوتووە کە مامۆستاکانیش باسییان کرد بەڵام لایەنە ئەدەبیەکەشی هەر پژوێ نەخستووە هەتا کۆتایی ژیانی لە نووسین و ڕۆژنامەگەری بەردەوام و مامۆستا برایم ئەحمەد بینەوە سەر وەڵامی پرسیارەکە من زۆر خۆم بەختیار ئەزانم بەڕاستی کە چەند ساڵێک ئەم ئەرکە بە من سپێردرا ساختکردنەوەی بەرهەمەکانی مامۆستا برایم ئەحمەد کە توانیمان لە ماوەی چەند ساڵێک کارکردن نزیکی 4 و 5 ساڵ بەشێکی زۆری بەرهەمەکانی مامۆستا برایم ئەحمەد ساخ بکەینەوە کە 15 کتێبن و ئەم کتێبانە هەندێکیان یەکەم جارە نەکەونە بەردەمی خوێنەران بەڵێ زۆر بەوردی ئیشمان لەسەر کردووە بەڕاستی لەبەروی مامۆستا برایم ئەحمەد بە چەند پیتێک بە چەند وشەیەک بە چەند جۆرێک بابەتی بڵاو کردوێتەوە بەڕاستی ئەوە ژەگەردوایی بێت بینە سەرەوە هەموو ئەوانەمان نووسیوە کە مامۆستا بە چەند پیت و بە چەند وشە و بە چەند جۆر بابەتی نووسیوە چەند بڵێن بابەتەکانی بڵاو کردوێتەوە ئەم کتێبانەش یەکەم کتێبیان کە دەقە ئەدەبیەکانێتی پەخشان و شیعرەکانی کتێبی دووەم ئەکراد و عەرەبەکەیە بە عەرەبی ئەنجا کورد و عەرەبە بە کوردی ئەنجا شوێرەوەریە ئەنجا دوای ئەو ڕۆمانی ژانی گەلە ئەنجا دوای ژانی گەل دورک و گوڵە سێ بەرگە ئەویش ئەنجا ڕۆمانی هەرزەکاریە بەشی یەکەم کە بەشی دووەمی ڕۆمانی هەرزەکاریش لەم کۆبەرەمەیە بڵاو کراوەتەوە کە بۆ یەکەم جارە بڵاو بێتەوە ئەنجا دوای ئەوە ڕۆمانی ئاکۆیە کە ئەمیش بۆ یەکەم جارە بڵاو بێتەوە ڕۆمان ئەم دوو ڕۆمانە بەڕاستی ئەتوانم بڵێم باشتر مامۆستا برایم ئەحمەد دەناسێنن لە بواری نووسین ڕۆمانە من پێم وایە ئەم دوو بەشەی کە یەکەم جارە بڵاو بنەوە ڕەنگە لە ڕۆمانەکانی تری ئەدەبیتر و ینی بەتواناتر و بەهێز و گوڕوتین و سەلیقەیەکی ترەوە نووسیبێتی هەرچەنەوە ئیشی من نییە بەڕاستی دوای ئەوە بەشێکی زۆری بیرەوەریەکانێتی کە نزیکی 450 لاپەڕەیە ئەنجا خەریکی ساختکردنەوەی بابەتەکانی مامۆستا برایم ئەحمەد بووین لە گۆڤاری گەلاوێژە کە بە دوو بەرگ ئامادەمان کردووە بەرگێکیان نووسینەکانێتی بەرگێکیشان وەرجێڕانەکانێتی دوای ئەوەش بیبلۆگرافیاشمان بۆ هەموو نووسینەکانی ئامادە کردو و بۆ کتێبەکانیشی و هەوڵمان داوە نووسینەکانی مامۆستا برایم ئەحمەد لە 1932 ساخ بکەینەوە هەتا ساڵی 1990 زۆر باشە ئەمە هەموو بەرهەمەکانی مامۆستایە کاک بوار ئەتوانین بڵێن بەشێکی زۆری بەرهەمەکانێتی بەڵام هێشتا بەرهەمی تری زۆر ماوە کە هەر لە گۆڤاری گەلاوێژە بابەتی تری زۆر ماوە کە ئێمە پێمان وایە ئەمانش هەر بابەتی مامۆستا برایم ئەحمەد بوون لە چریکەی کوردستانە ئێمە کە پێڕستمان بۆ کردو لە ینی پێڕستی نووسینەکانی مامۆستامان ئامادە کردووە لە گۆڤار و ڕۆژنامەکانە کە لە 23 گۆڤار و ڕۆژنامەیە بابەتی نووسراوی هەیە هێشتا بابەتی تری ماوە کە بەڕاستی ئەمە ینی بەتەمای لە قۆناغێکی ترە ئیشان لەسەر بکەین و بە شێوەیەکی تر بڵایان بکەینەوە دەست خۆش بێ کاک بوار کورد و عەرەب لەم نامیلکیەدا لەم کتێبەدا پێشەکیەکی سرۆکمان جەلال هەیە کە بە ناوی خواسراوی پیرۆتەوە پێشەکیەکی بۆ نووسیوە ئەنی لە شوێنێکدا باز لەوە دەکات دەڵێ بۆ یەکەم جارە لەو پێشەکیەدا باسێکە ئەڵێ بۆ یەکەم جارە نامیلکەیەک دەرچێت لە عێراقدا کە قەڵەمێکی کورد بە جوانی و بنەما و ناوەڕۆکی ینی بە ناوەڕۆکێکی جوانەوە پەیوەندەتون و تۆڵەکانی نێوان هەردوو گەلی کورد و عەرەب وەکو خۆی شی بکاتەوە بێگومان مامجەلال بە ناوی خواسراوە بە ناوی پیرۆتەوە پێشێکێکی زۆر جوانی بۆ کتێبەکە نووسیوە کاک بوار دواترە گەڕێمەوە لات دکتۆر ئامانجەگەر پێمان بڵێ ڕۆڵی مامۆستا برایم لە پارتی دیموکراتی کوردستانە چییە لە دروستبوونی پارتەکەەوە و لەو خۆناغانەوە کەیتر پارتەکە گەشە دەکات ڕۆڵی مامۆستا برایم چییە؟ وەکو لە سەرتادا ئاماژەمان پێکرد وێزگەیەکی سەرەکی ژیانی سیاسی مامۆستا برایم ئەحمەد لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە دەست پێکە ئێمە بێ ئەوەش بخەینە ڕووکە پێشەوەی کە لە سەروبەندی خەمڵین و دامەزرانی پارتی دیموکراتی کووردا وەکو باسم کرد
مامۆستا ئیبراهیم ئەحمەد سەرۆکی لقی ژێکاف بووە، لقی باشووری کوردستانی عێراقی ژێکاف. ئاگای لە وردەکاری دروستبوونی پارتی دیموکرات بووە، بەڵام لە سەرەتادا نەشبووە بە ئەندامتیایە. ینی لە یەکەمین کۆنگرەی پارتی لە 1946 کاتێکم پارتە دروستە بێ و کۆنگری خۆی بەستێ بەشدارە، بەڵام وەکو بە سیفەتی میوان تایدا بەشدارە بێ. دیارە ئەگەر کەمێک بچینە پێشترەوە لەو سەروبەندەیە لە کاتێکا کە جەنابی باڵین بارزانی لە ڕۆژهەڵاتی کوردستانە و لەژێر کاریگەری و تەوسیاتی ڕووسەکان لە کۆماری دیموکراتی کوردستان کە لەو قۆناغا بوونی هەیە لە مەهاباد، ئەوان تەوسیەگە کرێت کە لە باشووری کوردستانیشە هەمان شێوە پارتێک دروست بکرێ، پارتیشی دیموکرات بێ و لەژێر کاریگەری ئەوانە. دیارە لەو سەروبەندە خوا لێ خۆش بوو هەمزە عەبدوڵڵا نامەیەکی بارزانی هێنێت ڕادەستی مامۆستا ئیبراهیم ئەحمەدی کات بۆی کە پشگیریان بکەن ئەو پارت و ڕێکخراوە بچووکانەی کە لە باشووری کوردستان هەن کۆبوونەوەیەک بکرێ و خۆیان حل بکەن و دوجار هەمویان لە چوارچێوەی پارتی دیموکراتی کوردستانە با بڵین خەبات بکەن. لە سەرەتادا مامۆستا ئیبراهیم ئەحمەد زۆر پشگیری کردوون و هەنگاوەکەی پێ باش بووە و بەشداریشی کردووە. ئەگەرچی لەو نامانەیە مامۆستا ئەڵێ ئایا بۆ من دەستنیشان کراوم بۆەوە، مامۆستا هەمزە عەبدوڵڵا ئاماژە بۆ کات کە خودی بارزانی ڕایسپاردووە کە ئەم ئەرکە بە مامۆستا ئیبراهیم ئەحمەد بسپێرێ. بۆ مەبەستە ئیشی زۆر لەگەڵا کردوون، بەڵام بە حکمەوەی کە ئەم مامۆستا سەرۆکی لقی ژێکاف بووە بە ئاسانی ئەو لقەی هەڵنەوەشاند و بچێتە ناو پارتیەوە. تاوەکو ئەو کاتی کە لە ساڵی 1947 بە تەواوەتی کۆماری کوردستان هەڵەوەشێ با بڵین نامێنێ، ئەنجا بڕیارەدا کە بەشداری لە پارتیدا بکە ببێتە ئەندام تایدا، ئەویش دوای وەرگرتنی ڕاوبۆچوونی هەموو ئەندامانی لقەکە پاشان بڕیارەدەن کە بە کۆی دەنگ بڕیارەدەن کە بەشداری بکەن لە پارتیا. لەوە بەدوام لە کۆنگرەی دووە بیگرە هەتاوەکو کۆتایی ئەتوانین بڵین تا ساڵی 1964 مامۆستا ئیبراهیم ئەحمەد سکرتێری پارتی دیموکراتی کوردستان بووە کە بەداخەوە زۆر جار بەویستێک یان بە ئەنقەس ئەوە بکرێ یانەوێ ڕۆڵی مامۆستا لە پارتی دیموکراتی کوردستانە وەلا بخرێ. ئەگەرچی لە یەکەم هەوڵەکانیانەوە مامۆستا ئیبراهیم ئەحمەد ڕۆڵی سەرەکی بووە لە داڕشتنی پەیڕۆ و پرۆگرامی پارتی دیموکراتی کوردستانە و لە گۆڕینیشیە تەنانەت ئەگەر وەکو ئاماژەم پێکرد لە سەرەتا پارتی دیموکراتی کورد ینی سنووریکی هەبووە شێوازی کارکردنەکەی، بەڵام مامۆستا ئیبراهیم هەلە سەرەتاوە پێی وا بوو کە پێویستە ئەو ناوە بگۆڕێ و کار دەکات بۆچی بۆ گۆڕینی ناوەکەشی تەنانەت لە پارتی دیموکراتی کوردەوە بۆ پارتی دیموکراتی کوردستان، بۆی کە تەنها کورد لە چوارچێوەی کوردستانە با بڵین ناژین و پێکاتەکانی دیکەش هەیە کە ئەو قەنەعەتێکی زۆری هەبووە بە ژیانی بە گیانی پێکەوە ژیان و بەشداری گروپ و پێکاتە ئیسنیەکانی تر لە ناو پارتی دیموکراتی کوردستانە و تێڕوانینێکی فراوانتری هەبوو بۆ کاری سیاسی و بۆ کاری حزبەتی. بە شێوەیەکی گشتی وەکو باسمان کرد چ لە کۆنگرەی دوو لە ساڵی 1951 وەک کۆنگرەی سێ، کۆنگرەی 4-5 هەر یەکە لەمانە مامۆستا ئیبراهیم ئەبێتە سکرتێری حیزبەکە و جێپەنجەی بە گەشەپێدان و بە فراوانکردنی عیلاقاتی پارتی لەگەڵ ئەحزابە سیاسیەکانی تری عێراقیەکانی ئەو سەردەم پەیوەندێکی کاریگەریکی زۆری هەبووە و ڕۆڵێکی سەرەکی هەبوو لە فراوانکردنی پەیوەندەکانی پارتیدا و تەنانەت لە قۆناغەکانی دواتری شاگەر بینە سەر بە تایبەتی لە شۆڕشی ئەیلولیشا ئەتوانین ئاماژە بە ڕۆڵی مامۆستا بکەین. فەرموو ئەگەر بەردەوام بۆی داد نەبڕمانی زۆر باشە. دوای ڕۆڵی مامۆستا لە شۆڕشی ئەیلولا چییە؟ زۆر ئەمە یەکێکە لە قۆناغەکانی نقطەی تەحولی خەباتی مامۆستا لە خەباتی سیاسی و بۆ خەباتی چەکداری. ئێمە زانین کە لە دوای ئەوەی کە شۆڕشی 14 تەموزی ساڵی 1958 دروستە بێت و یەتە پێشەوە هەڵوێستی مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە قۆناغا زۆر هەڵوێستێکی گەورەیە. لەگەڵ یەکەم ڕۆژی شۆڕشی 14 تەموزە لە 58 مامۆستا ئیبراهیم ئەحمەد وەک سکرتێری پارتی بەیاننامەیەک دەرەکات و پشگیری پارتی دیموکراتی کوردستان بۆ شۆڕشەکە ڕاگەێنێ و پێی وایە کە سەرەتای قۆناغێکی نوێ بۆ خەباتی کورد و بۆ ئەتوانێت کورد لە چوارچێوەی ئەو سیستەمە نوێیە بتوانێت مافەکانی بەرجەستە بکرێت. دیارە ئەو فترەیەکی زۆر باشە بێت لەو قۆناغە تاوەکو مامۆستا بتوانێت مافەکانی گەلی کورد بەدەست بێنێەوە بە تایبەتی لە ڕووی یاساییشەوە، ئەمە کە خاڵێکی زۆر گرنگی ئێمە ئاماژەی پێ بین. لەو قۆناغایە کە مامۆستا ئیبراهیم ئەحمەد داکۆکی لەسەر چەسپاندنی مادەیەکی یاسایی لە دەستوری کاتی عێراقا
ئەکات وە تایدا سەرکەوتوژە بێ بە تایبەتی مادەی سێ کە بە هەڵ و توێکۆشانی مامۆستا برای مەحمەد و دەستەیەک لە ئەندامانی پارتی ئەو سەردەما ئەتوانن ئەو بڕگەیە بچەسپێنن کە بریتە لە یا با بڵین کە تایدا هاتووە کورد و عەرەب شەریکن لە خاکی عێراقا. بەڵام هەندێک ڕێگریشی بۆ دروستە بێت تەناقوزێکەیە لە نێوان دەستورەکە کە لە مادەی دووە ئەڵێ گەلی عێراق یا خاکی عێراق بەشەکە لە نەتەوەی عەرەبی کە ئەمەش کێشەیەکی بۆ دروستە بێت و بە چەندین وتار ئەتوانێت ڕوبەڕووی ئەوە بێتەوە کار دەکات بۆ ڕێخستنەوەی ئەم پەیوەندیانە. لەم قۆناغا دیارە هەر لە سەردەستی مامۆستا برای مەحمەدە کە ئیجازەی فەرمی بۆ هەم بۆ پارتی و هەم بۆ ڕۆژنامەی خەبات وەکو زمان حاڵی پارتی دموکراتی کوردستان ئەچەسپێ و تەنانەت ئیجازەکەش هەر بە ناوی مامۆستا برای مەحمەدەیە. لەو دوای ئەوەی کە قۆناغێکی تر دێتە پێشەوە کە پەیوەندەکانی نێوان سەرکردایەتی کورد و ئەوەشمان لەبیر نەچێ تەنانەت گێڕانەوەی بارزانی و بارزانیەکانیش لە یەکێتی سۆڤێت و هێنانەوەیان بۆ عێراق هەر لە سەردەستی ئەتوانین بڵین مامۆستا برای مەحمەد کردوێتی و توانیوتی هێتەنانەت لە یاداشەکانی خۆی ئاماژە بۆ کات کە خۆی پاسپۆرتی بۆ ئامادەکردن و خۆی چووە بۆ پراگ لەوێ پێشوازی لێکردن هێناوێنێتەوە بۆ خاکی عێراق. بەڵام لەگەڵ ئەوەی کە قۆناغێکی نوێ دەست پێ کات کە بەداخەوە عەبدولکەریم قاسم لەژێر کاریگەری هەندێک لە چوار دەورەکەی و بە تایبەتی نەتەوە پەرستەکان لەو بەڵێنانە پەشیمانە بنەوە کە بە کورد ئەدرێەوە و تایدا کە بڕیار درابوو کە کورد و عەرەب تایدا شەریک بن لە خاکی عێراقا. ئیتر وردە پەیوەندەکان بەرەو ئاڵۆزی و بەرەو داڕمانەچێ و کارەگاتەوەی کەیتر گەلی کورد یان با بڵێن سەرکردایەتی کورد بیر لە ئەنجامدانی شۆڕشێ بکەنەوە لە دژی حکومەتی قاسم. لێرەوە قۆناغێکی تر دەست پێکا وەکو ئاماژەم پێکرد کەویش بەشداریکردنی مامۆستا برای مەحمەدە وەکو پێشمەرگەیەک چکە ئەمە زانین سەرکردایەتی کورد لەو کاتەیە دابەش بوو بەسەر دوو بەرەی سەرەکیە بەرەیەکیان بە سەرکردایەتی بارزانی کە سنوورەکانی بادینانی لەژێر کۆنتترۆل کردبوو یا با بڵین قچەقی خەباتیان لەو سنوورانەیە بوو. بەرەی دووەمیان بریتی بوون لە مەکتەبی سیاسی بە سەرکردایەتی مامۆستا برای مەحمەد کە ناوچەی سۆران با بڵێن لەژێر دەسەڵاتی ئەوانە بۆ سێ هێزی گەورە بە تایبەتی هێزی خەبات و هێزی کاوە لەژێر دەسەڵاتی ئەم سنوورەیە بوو کە مامۆستا برای مەحمەد سەرپەرشتیە کرد. ئەوەی کە گرنگە ئاماژەی پێ بم لە شۆڕشی ئەیلولا مامۆستا برای مەحمەد لەبەرەوەی کە کەسێکی بە دیسپلین بوو پێی وا بوو کە پێویستە هێزی پێشمەرگەی کوردستان جارێکی تر ڕێک بخرێتەوە ینی ئەو سروشتە خێڵەکی کە تایەتی لێیدا ببڕێ بە تایبەتی دابشکردنی هێزی پێشمەرگە بەسەر لق و پەل و هێز و دەستا ئەمە فکری مامۆستا براییم بووە بۆ ڕێخستنی هێزی پێشمەرگە و بۆ بە دیسپلینکردنی. خاڵێکی تر مەسلەی ئەو دروشمانەی کە لەو قۆناغا بەکارەهات بە تایبەتی دروشمی کوردستان یان نەمان کەمە یەکێکە لە با بڵین ئەو چەمکانەی کە خودی مامۆستا برای مەحمەد داهێناوە ئەگەرچی جەنابی خوا لێ خۆشم و مام جەلال ئەڵێ چەمکی کوردستان یان مردن ئەوە لە کوبیەکانەوە وەریگرت بوو وەتەن ئەو المەوت بەڵام دواتر مامۆستا برای مەحمەد کەمێک گۆڕانکاری تیاکە کە ئەیکا بە کوردستان یانەمان و ئیتر ئیشی لەسەرەکرێ بۆ زۆربەی زۆری ئەو کار و چالاکیەکانی تر بە تایبەتیەوە کە زۆر گرنگە پەیوەندی دیپلۆماسیەکانی مامۆستا برایمە لە ماوەی شۆڕشی ئەیلولا کە توانیوێتی هەم لەسەر ئاستی ناوخۆ و هەم لەسەر ئاستی دەرەوە پەیوەندیکی بەتین دروست بکە چێ بۆ توانیوێتی سەردانی با بڵین لەو خۆناغا هاوکاری ئێرانیەکان بەدەستبێنێ و هەم وڵاتانی تری بە تایبەتی ئەڵمانیا فەڕەنسا تا ڕادەیەکیش دەوڵەتی ئیسرائیل هاوکار بوون کە ئەمەش لە چوارچێوەی پەیوەندی دیپلۆماسیەکانی مامۆستا بەدەست هاتووە. سپاس ئەگەڕێمەوە لە دکتۆر بەڕێز دکتۆر زایر ڕێبازی کارکردنی مامۆستا برای مەحمەد لە بەرەمەکانیدا چی بوو چۆن بیناسینەوە ئێمە؟ لە ڕاستیا پێشەوەی کە بێمە سەر ئەو ڕێبازی کە ئەو کاری لەسەر کردووە و بگەڕێنەوە بۆ سیاقا تاریخەکانی مامۆستا کە کەی دەستی کرد بە نووسین وەکو بەڕێزانی ژاماژیان پێ لە ساڵی 1932 هەر لەو قۆناغا بووکەوە گۆڕانکاریەک لە فۆرمی شعری کوردی کرا بە سەرکردایەتی مامۆستا گۆران و شێخ شێخ ساڵح و ڕەشید نەجیب و تەنانە ئەو ڕەحمان بەجی نفوس بۆیە مامۆستا ناڵێم ئەندامێک بووە لەو گروپە بەڵام لایەنگرێکی
وزەبەخش بوو بۆ سەرکەوتنی ئەو پرۆسەیە چونکە ئەو پرۆسەیە گۆڕانکاریێکی کتوپڕی بوو لەسەر ئاستی شعر و ئەدەبیاتی کوردی بۆ پێی چەندین ساڵ پێش ئەوە قوتابخانەی بابان ڕاهێنانیان لەسەر ئەو سیستمە کردبوو کە پێوترێ سیستمی کلاسیسیزم بۆیە ئاسان نەبوو ئەو گۆڕانکاریە خێرایە بێتە ناو ئەدەبیاتی کوردیەوە مامۆستا برایم بەپێی هەموو لۆژیکێک بۆ ئەو سەردەمە کەلاوێکی سەرگەرم بوو دەبوو کاری بکردایە لەسەر چەمکە ڕۆمانتیکەکان تەمان ئەو قوتابخانە تازەی مامۆستا گۆران و شێخ نووری شێخ ساڵح خۆیە بینێتەوە لە ڕۆمانتیکە و دەبوو مامۆستاش هەر بەشێک بێ لەو ڕۆمانتیکە کە یەکێ لە خەسەتە سەرەکیەکانی گەڕانە بە دوای جوانی سروشت و ئافرەت و خەیاڵە بەڵام مامۆستا ئەمەی تەجاوز کرد هەر لەو قۆناغا ڕێبازێکی تری هەڵبژات کە جیاواز بوو لە ڕێبازی ئەو بڵێن پێشەنگەکانی نوێبوونەوەی ئەدەبی کوردی و شعری کوردی ئەویش ڕێبازی ریالیزم بوو لە ڕێبازی ریالیزمدا کۆمەڵی خستڵەت تیابەدی ئەکرێت کە من لە نزیکەوەی شمتیا کردووە لەوانە سادەیی لە زمانەکەیەتی لە زمانی دەربڕینە چونکە مامۆستا برایم ئەزانێ بۆ کوێ نووسێەوە تێگڕای چینی کۆمەلگای کوردەواریش بۆ ئەو سەردەمە کەمە پێویستێکی هەنووکەی بوو دەبێت ئەو زمانە بێ کە نامەکەی مامۆستا برایم بگەێنێ بگاتە جێ بڵێ هەلەبەر ئەمەشە ئێستا من نەتوانم بڵێم مامۆستا برایم کۆڵەکەیەکە لە نێوان سیاست و ئەدەبا تا ڕادەیەک ئەتوانم بڵێم ئەدەب سیاسەتی دروست کرد و سیاسەتیش ئەدەبی دروست کرد بۆیە هەر خۆشی لە چاوپێکەوتنیەکە ئاماژە بۆەوە ئەڵێ منیش خۆشم سرم سوڕماوە نازانم پەلاماری کامیان بم و کامیانیشم پێش کامیان نووسیوە بۆیە لەو سەردەما ئەو جۆرە زمانە سادە کە بۆ تێگڕای خەڵکی بۆ چینی هەژار جوتیار و ئەهلی کاسبکار تیانەگەێنن نامەکەی کە من ئەمە نامەی میلەتێکە نەتەوەیەکە و ئەبێ ئیشتی لەسەرکەین ینی مەبەستی ئەوە بوو کە تێگڕای خەڵکی تێبگە خاڵێکی تر ئەوەیە جەختی لەسەر ڕووداوەکان کردووە کە ئەمەیەکێکە لە خەسەتەکانی ریالیزم ئەو ڕووداوانی کە بە تایبەتی ڕووداوە ناوەچەکان و تەنانە ڕووداوە دەرەچەکانیشی پرژێ نەخستووە هەر بۆ نمونە ئاماژەی لێشێک لە شعرەکان یا دەقەکانە ئاماژەی بە دڕندایەتی دیکتاتۆریەتێکی نازی باسەکە کە لێرتەرە ئەیبینێتەوە کە ئەڵێ هاوشێوەیەکە بە دیکتاتۆرێکی تری تازە کە سەدەم حوسێنە بۆیە ئەنی ئاگادار بوو لە نزیکەوە کە ڕووداوەکان چین و تەرکیزیشی لەسەر کام ڕووداوە زیاترە خاڵێکی کە ئەوەیە نوێنەرایەتی مەسەلەکانیە کرد یعنی بۆ پێی خۆی قاوەن قەزیە بوو بۆیە ئەم یەکێک بوو لەوانەیە کە ئەیتوانی نوێنەرایەتی مەسەلەکان بکە لەلایەکەوە سیاسەتمەدارێکە لە لایەکی تریشەوە ڕۆشنبیرێک و منەویرێکە لە لایەکی ترەوە بیرمەندێکە لەبەرەوە ئەتوانێت نوێنەرایەتی مەسەلەکان بکە بە تاتی مەسەلەی دۆزی کوردی لە عێراق و تەنانەت لە هەر چوار پارچەکەی کوردستانە یەکێک لە خاڵک سەرەکیەکانی تری مامۆستا جەختکردن لەسەر مەسەلە مرۆڤایەتیەکان بۆ پێی کورد بەشێکە لە مرۆڤایەتی و غەردێکی گەورەی لێ ئەکرێ لە ڕووی سیاسی و فکریەوە بۆیە ئەوێ هەموو گیان بگەێنێ کە ئێمە میلەتێکین حتا ئەو کتێبێک کە جەنابیش ئاماژۆپیا کتێبە عەرەبیەکەی ئەگەر ئەو کاتێ ئێساژیشمان کردرا لەسەر ئەو کاتێ بە پێ و تیویرەی مامۆستا ئەوە ئێمە تووشی شەڕ و پێکدادان نەبووین ئەو چەند ساڵە و بە ئاشتیانە ئیشەکانمان لەگەڵ براعەرەبەکانمانە ڕێکەخست و ئەنجامانەیە وەکو ئێستا کە ئیشی لەسەرەکرێ و جێگەی خۆشحاڵی زۆری بەشێکی هەرە زۆری کوردستان و سەرکردە سیاسەکانی خۆشیان باسی لەمە ئەکەن یەکێکی تر لە خاڵە سەرەکیەکانی ڕەخنەیە لە دەسەڵات یعنی کەسێک نییە بێلایەن بێ بۆ پێی کەسێکی سیاست مەدارە و خاوەن قەزیەشە بۆیە ڕەخنە لە دەسەڵات ئەگرێ و ناشێوێ هەر تەنها لە دوورەوە وێنەکان بگرێ وەکو ڕۆمانتیکەکان
ئەچێتە ناو کرۆکی مەسەلەکانوانێ و لێو شوانێ گرفتەکان دەستنیشانەکە و ڕێگە چارەشیان بۆ دۆزێتەوە کتەمیانە ئەو ڕێگە چارانە ڕێگە چاری تایبەتی مامۆستا خۆی نین هەڕێبازی ریالیزم خۆی دەستنیشانی کردوون کە ئەبێ بە چ شێوازێک مەسەرەن هەر بووە نمونە دەرەبەگاتی لە کوردستانە لە چرخی هەژدە و نۆزدە و تەنانە سەرەتای بیستە بوو بە سیستمی ژیان ئەمە ئەبێ تۆ یاسایەک ئەمە ڕێبقا کە پێوتێ قانونی ئیسلاحی زەراعەکەی کە لە ساڵی پەنجاکانە دوای نەمانی مەلەکیت عەبدولکەریم قاسم هات ئەوە بوو ئەو یاسایەت دەرکراو و ئەرزەکان دابشکران بەسەر بۆیە یعنی ئەگەڕا بە دوای ڕێگە چارە جا ڕێگە چارەی نێودەوڵەتی بێ یان ڕێگە چارەی ئەوە بێ کە خۆمان لەناو خۆمانە چی بکەیت خاڵێکی کە ئەوەیە کە ئیشیشم لەسەر ئەمە کردووە پێشببینی بۆ شتەکان زۆر ینی دیدێک و ئەزمونێکی زۆر سیر و سەمەرەی هەبوو مامۆستا ینی لە حقیقەتە ینی هەستەکەی وەکو کابرایەکی بەڵێن ئایندەناس ئیشی کردووە لەگەڵ مەسەلەکانە بۆیە پێشببینی ئەوەی کردووە ڕۆژە لە ڕۆژان هەر ئەبێ ئاڵای کوردستان هەڵکرێ وفعلا ئاڵای کوردستانیش هەڵکرا و ئەو زۆم و سەمکارەی کە لەسەر کورد ئەکرا و کرا لە زەمەنی پێش سەدامیش و زەمەنی سەدامیشە ئەبێ کۆتایی پێبێ بۆیە پێشببینی ئەوەیە کرد کە کوردستان ئەبێ بە کوردستان ئەجبێت گوێ لە ئەو شتە ڤیددیوانەی بگرین و ئێستا بتوانین ئیشی لەسەر بکەین کە لەکوێوە سەربەخۆیەکان دەست پێیەکە و ئاماژەیەکی خێرای بۆ مەسەلەیەوە بۆیە ینی ئەبی مامۆستا ئیبراهیم زیاتر کاری لەسەر ڕێبازی ریالیزم کردووە پێچەوانەی سەردەمەکەی خۆی کە دەبوو بە پێی لۆجیک ئیشی لەسەر ڕێبازی ڕۆمانتیک کردای بەڵێ دکتۆر باس لەوە کردوتە سەیری ڤیددیۆکانی بکەینەوەی نەوە سەردەمانە دوێنێ ڤیددیۆکی بەرچاو کەوت ینی هی نەوەکانە چاوپێکەوتنیکی کورتی لەگەڵ کراوە باز لەوەکە ئەڵێ ئێمە پێویستە ناکۆکیەکانی ناوخۆمان لێرە لە باشووری کوردستان وەلانین چاومان لە هاوکاریکردنی براکانمان بێت لە باکوور چونکە چارەسەری کێشەی کورد دەبێت لە باکوورەوە ئەبێ ئەوان بەهێز بن ئەنجام ئەزمموی ئێماتواندێ پارێزراو بێ هەرچەندە بۆ کاتێمە ئەزمموونێکی وا سەرکەوتوشمانە بەڵامەڵە بۆی ئەمە بپارێزینە بێ یارمەتی برایانمان بین لە باکوور زۆر ڕاستە هەر لەبەر ئەمەشە ئەبێت کار لەسەر ئەو دیدە ئایندەگەرایی مامۆسا بکرێت و کاریشی لەسەر بکرێت و پشتگوێژ نەخرێت بە تایبەتی پیاوانی دەسەڵات و سیاسی کە ئەمڕۆکە ئایندەی ئەم نەتەوە لە ژێر دەستی ئەمانایە و ئەوێ کار لەسەرەوە بکرێت بە حقیقت مامۆسا ینی لەوا زۆر تیژ بووە لە مەسلەی دەستنیشانکردنی ئایندە بۆیە یەکێک لە خەستەتەکانی ریالیزم ئەوەش ئەچێتە نایەوە کە پێشببینی دەکات بۆ ڕووداوەکە دەست خۆش بێ دکتۆر ئەگەڕێمەوە لای کاکبوار ڕەنگە ئەگەر بڵێم لە یەکەمین کەسەکانی کە زۆرترین سەرکارت لەگەڵ بەرەمەکانی مامۆسا هەبوو یانیان بەرەمانی لە بەردەستی ئەمێ پەڕە بە پەڕەتۆ چەندین جار خوێندوتنەوە بەدەستەوە بوون چاپت کردوون ڕەنگە بۆ ساختکردنەوەی چەند پەڕەیەک شارێک چاپکردنەوەی چەندین جار تۆ لەسەر چاوی جیاوازەوە وەرت گرتە بن ئەمانە دەزانم مەشقێکی سێریشی بۆ مامۆسا لەلایەن تۆ بۆ مامۆسا دروست کردووە پێمان بڵێنی چ شتێک بۆ تۆ زۆر سەرنجڕاکێشە لە کۆی کارکردنی تۆ لەگەڵ بەرەمەکانیە بەڕاستی کە بەوردی ئەچیتە ناویشەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەدەوە بە تایبەت ئەو ئیشانەی ئەم 15 کتێبەی کە من لە ماوەی ئەم چەند ساڵی پێش و خەریکی ئامادەکردن و ڕێخستن و بڵین چاپکردنیان بووین زۆر شت سەرنجت ڕاکێشێ بەڕاستی بەڵام ئەتوانم دوو خاڵ باس بکەم لێرە کە ئێستا لە یاد بن و ینی ڕەنگە لە هەموو خاڵەکان زۆرتر کاریگەریان لەسەر منداناوی یەکیان گۆواری گەلاوێژە سێ خاڵی یەکەم نووسینی کە ئەنێرێ بۆ گۆواری هاوار لە شام بە ناوی میمەوە ئەینێرێ بە ناوی سینەوە ئەینێرێت ئەڵێ هاوڕێیەکم هێنایی میمە هەردووکیشیان هەر خۆیەتی پێشەکێکی زۆر سەرنجڕاکێشی نووسیوە بۆ شیعرەکەی کە بە ناوی هیوا و دڵداری بڵاوی کردوێتەوە دوایی شەرە و شیعرەیە کردوێتەوە بە یادگار و هیوە ئەو نووسینە بەڕاستی زۆر جێگەی سەرنجە کە
ئەی خوێنیتەوە گەنجێک ینی لە 1930 لە بەغاتە لە بە بووە و نردێتی بۆ شام و ئەوان بەتی پیلاتینی ڕۆژنامەکەیان گۆڤارەکەیان دەرکردەوە بەشێکی پیتی بڵێن ئەم پیتانەی ئێمە بووە لەبەرەوە بوو ئەوان خوێندنەوەی دەقێکی سۆرانیش بڵێن هی ناوچەی سلێمانی تاڕادەیەکی زۆر زەحمەت بووە بەڵام ئەمە شێوازی مخاتەبەکردن و ینی مخاتەبەکردنی گۆڤارەکە بەڕاستی زۆر جێگەی سەرنجە. دووەمیان گۆڤاری گەلاوێژە کە بە درێژایی گۆڤاری گەلاوێژ سیستمێکی بەکارهێناوە سیستمی گەلاوێژ و خوێندەوارانی کە بە هەمان شێوە قسەی لەگەڵ خوێنەران و خوێنەرانی گۆڤارەکە و نووسەران و وەرجێڕانی ئەوان ینی ئەو خەڵکەی کردووە کە گۆڤارەکەی خوێندێتەوە ماگانە چۆتە بەردەستی لەوێشا بەڕاستی بەر ئەوە ئەکەویت کە ئەم گۆڤارە بە چ زەحمەتیەک ئامادەکراوە بە چ زەحمەتیەک ئابوونەکەی کە ئیشتیراکی ماگانە و ساڵانە بووە خەڵک نەیداوە ینی بڵێن لە ساڵێکا 12 ژمارەی بۆ چووە لە کۆتایی ساڵەکەیە بەشداربووەکە پارەی ئەم 12 ژمارەی نەناردووەکە ئەمە چ کێشەیەکی بۆ گۆڤارەکە ناوەتەوە بەڕاستی لە بابەتی گەلاوێژ و خوێندەوارانی زۆر تووشی ئەمە ئەبیت بابەتی زۆر سەرنجڕاکێش ئەخوێنیتەوە تایە کە خەڵکی فێری شێعر نووسین کردووە خەڵکی فێری بابەت وەرجێڕان کردووە بۆ نمونە کەسێک چیرۆکێکی وەرجێڕاوە لە زمانێکی ترەوە ئاگادار نەبووە کە هەمان ئەم چیرۆکە لە ژمارەکانی پێشتری گۆڤاری گەلاوێژە بڵاو کراوەتەوە یا کەسێک گڕووگاڵی کردو لە نووسینی شێعرا پێ لێڵێمە شێعر نییە ئەمە و ڕێنەیە ئەمە ینی ئەم بابەتی گەلاوێژ و خوێنەوارانی بەڕاستی بەشێکی زۆری چیرۆکەکانی پشت پەردەی گۆڤاری گەلاوێژت پێ ئەڵێ پێ دەڵێ کە گەلاوێژ بە چ دەردەسەریەک ئامادە کراوە بڵاو کراوەتەوە سێم هەر لەسەر گەلاوێژ بەر لێ چیتە خاڵی سێم ینی پێم خۆش وەڵامی ئەوشم بیتەوە هەندێک کەس دەڵێن ئێسێمە قەرزاری مامۆسابرایم و هاوڕەکانین بەتایبەت لە گەلاوێژ بۆ زمانێک ئێستا قسەی پێ دەکەین دەڵێن بەشێکی سەرەکی پەیوەندی بە نووسینەکانی ئەو سەردەمانەوەیە کە بۆ زمانە پاراوە نووسیویانەوە بڵاویان کردوێتەوە خۆی تا ئێستاشی لەگەڵا بێت گۆڤاری گەلاوێژ بە یەکێک لە گۆڤارە هەرە دیارەکانی ڕۆشنبیری کووردا ئەنرێ بەتایبەت لەو قۆناغاسیارەدا کە نزیکی 10 ساڵ بەردەوام بە 99 بەرگی لێ دەرچۆ بە 116 ژمارە ینی بەڕاستی زمانی کوردی لە قۆناغێکی زۆر زۆر سەختا بووە ینی تەنانەتێکێ لەو ینی چەندین گفتوگۆی تیاکراوە بۆ نمونە وشەی عەرەبی ڕەوزە بە ڕەوزی عەرەبی بنووسریا بە کوردی بنووسرێ لەوێ ڕوونکردنەوەی نووسیوە بەشێکی ئەمانە ڕێنمایی کردوون لە گەلاوێژ و خوێنەوارانی بە نووسەرانی گۆڤارەکەی وتووە کە بە چی شێوەیەک بۆی بنووسن لەبەرەوە گۆڤاری گەلاوێژ بە ینی بە قۆناغێکی دیاری ڕۆشنبیری کوردی و زمانی کوردیشدا ئەنرێ بەڕاستی من پێم وایە گۆڤاری گەلاوێژ یەکێکە لە گەنجینەکان ڕاستە هاوڕێیان و هاوکارانمان لە بنکەی ژین پرۆژەیەکی جوان ئامادەیان کردو و پێڕستکاریان بۆ کردو ئێمەش کەڵکمان لێوەرگرتووە بەڵام هێشتا گۆڤاری گەلاوێژ بانگمانەکە ئیشی تیا بکەین من پێم وایە هێشتا دەیان بابەت و چیرۆک و نووسین هەن لە گۆڤاری گەلاوێژە پێویستیان بە ساختکردنەوەی پێویستیان بۆیە کە ئاوڕیان لێ بدرێتەوە باشە خاڵی سێەم ڕەنگە لە هەموو خاڵەکان زۆرتر کاری تێکرده بم کاتێک هاتمە سەر ئەوەی کە ئیش لەسەر گۆڤاری چریکەی کوردستان و سەرخەت کوردستان بکەم کە لە لەندەن دەری کردوون بەڕاستی هەستەکەی ئەم پیاوە ماندوو بووە بەم گۆڤارەوە یان لە ماڵەوە زوربەی ڕاستە لە یەک دوو شوێن لە بیرۆریەکانیا باسی یەکات کە زوربەی شەکان خۆی کردوێتی بە من نتوانم بڵێم لە سا 95 بەرەوسەری شەکان خۆی کردوێتی تایپیشی کردووە و هەر زۆربەی بابەتەکان خۆی وەریگێڕاوە یا لە کوردیەوە کردوێتەوە بە عەرەبی یا لە عەرەبیەوە کردوێتەوە بە کوردی تەنانەت شێعری خۆشی هەر لە گۆڤاری سەرخەت کوردستانە شێعری ئازاری کردوێتەوە بە عەرەبی و بڵاوی کردوێتەوە بەڵام زۆر ماندوو بووە بە گۆڤاری سەرخەت کوردستان زۆر ماندوو بووە ینی ئەگەر یەیت سەیریەکەی چونکە کۆمپیوتەر نەبووە بە تایپێکی زۆر سەرەتایی شەکانی تایپ کردووە کێشەی دیزانی هەبووە سیرێکی بابەتێک لە لاپەڕە 11 تەواوە بێت پێ دەڵێ بچوو بۆ لاپەڕە 53 ئەچی بۆ 53 سیرەکەی لاپەڕەیەکی تر لەم بابەتە هەیە دوایی جاریشکە پێ دەڵێ بڕۆ بە لاپەڕە 100 یعنی ئەمە بۆ ئەو تەمەنەی ئەو بۆ ئەم کەم دەستی ئەو
لە وڵاتێکی بێگانەیە کە ڕەنگە هیچ کەسێک نەبوو بێ هاوکاری بکە بەڕاستی قورس بوو بەڵام توانی ویشێتی چەند ژمارەیەکی لێ دەرکات و بەردەوام بێت. باشە کاک بارەگەر دوا قسەشت بکەی چونکە دەرفەت نامێنێ بگەڕێمەوە لای بەڕێستان. من دوا قسەم ئەمەوێ ئەو پیت و ناوانە بۆ خوێنەران بۆ بینەران باس بکەم کە مامۆستا برایم ئەحمەد بابەتی پێنووسین و بابەتی پێبڵاو کردوونەتەوە. وەکو باسمان کرد مامۆستا برایم ئەحمەد من پێم وایە ینی زۆر بە شەرمەوە شتی بڵاو کردوەوە لە زۆربەی هەرە زۆری نووسینەکانیان تەنانەت لە گۆڤاری گەلایەژیشە لە زۆربەی هەرە زۆری نووسینەکانی ناوی خۆی بەکارنێنەوە یا بە ناوی گەلایەژەوە یا بە هەندێک ناوی خوازراوی ترەوە بڵاوی کردوەوە. مامۆستا برایم ئەحمەد ئەوانەی کە پێش ئێمەش ینی هەندێک لە پیتەکانیان ساخ کردوەوە بۆ نمونە مامۆستا عومەر بەرزنجی کۆمەڵە لە پیتەکانی ساخ کردوەوە ئێمەش کەڵکمان لێ وەرگرتووە بنکەژین کۆمەڵە لە پیتەکانیان ساخ کردوەوە ئێمەش کۆمەڵە پیتیکەمان ساخ کردوەوە کە ئەمانە مامۆستا برایم ئەحمەد بەکاری هێناون و بابەتی پێبڵاو کردوونەتەوە. ئەلف ئەلفە ئیبراهیم ئەحمەد بە عەرەبی ئیبراهیم ئەحمەد بە کوردی ئەلفڕا با بە تەنیا بە ئەلفڕا بە لامها بلە بێگومان بە پێی ڕیزبەندی پیتەکان ڕێکم خستووە چریکەی کوردستان چریکە و هەروەها چریکەی کوردستان دال بە تەنیا دەستەی نووسەران داش دەستەی نووسەرانی چریکەی کوردستان ڕا بە تەنیا سین بە تەنیا سیاپۆش نیقابداری سیاپۆش کە ئەمە لە ڕۆژنامەی ژیانە بەم دوو ناوە بڵاوی کردوەوە کە ئاشکران نییە ئەم ناوە خۆی هەڵی بژاردووە یان پیرەمێردی نەمر بۆی هەڵبژاردووە. کوڕەکاژاو گەلاوێش گۆڤاری گەلاوێش لاوان یادگاری لاوان میمدال نون ئەلف ها لامبە جگەر لەو بابەتانەی کە بە بێ ناوی نووسەر بڵاوی کردوونەتەوە. دەست خۆش بە کاکبار دوکتۆر ئاماد بەڕاستی حەزمە کرد بزانم مەڵوێستی مامۆستا چی بووە لە کاتی نووسکۆی شۆڕشە ڕەنگە فرسەت نەبێ بەڵام لە خولەکێک بۆ دوو خولەکە بتانی دوایین قسەت بکەی بفەرموو. بەڵێ دیارە دوای ئەوەی کە ڕێکەوتنامەی جەزائیر واژووە کرێ یەکێکە لەو سەرەتای ئەو قۆناغەیە کە بەداخەوە بۆ گەلی کورد زۆر جێی مەساد بوو کەویش کۆتایی هێنان بوو بە شۆڕشی کورد لەو قۆناغەیە. دیارە هەڵوێستی مامۆستا برایم ئەحمەد لەو قۆناغەیە هەڵوێستێکی شۆڕژگەڕانە بێ ئەگەر چی لەو کاتەیە لە تارانە بەڵام بە پەلە ئەگەڕێتەوە بۆی کە پەیوەندی بە بارزانیەوە بکات و تکای لێ ئەکات کە کۆتایی بە شۆڕژ نێنێ. دیارە ئەوەی لە بەرچاو گرت بوو مامۆستا برایم ئەحمەد پێی وا بوو کە ئەم ڕێکەوتنامەی جەزائیر کاتیە و ماوەیەکی زۆر کەمەخایانێ و دواتر هەر یەکێ لەو لایەنە دژانە هاوکاری کوورد دەکەن و تکا لە بارزانیەکە کاڵێ هەتا چەمکێکی زۆر نایابوو با بڵین مێژوویی دەرەبڕێڵێ لێ گەڕێبا 500 بۆ تاوەکو 1000 پێشمەرگەیەک لە شاخەکانی کوردستان بمێنەوە بی دەرەدەست ئێمە سەرپەرشتیانەکەین ئەگەر سەرکەوتوو بوون ئەوە هەر خۆت گەورەی هەمووان بە هەر سەرکەوتنەکە با بۆ تۆ بێ و ئەگەر سەرکەوتوش نەبوون خۆتمان لێ بە خاوەن مەگرە. دیارە ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە خۆنەویستی و شۆڕژگەڕی مامۆستا برایم ئەحمەد دەرەکات لە قۆناغا و پێی وا بووە کە ناکرێ بە تەواوەتی شۆڕژ کۆتایی پێبێنرێ بەڵکو لێگەڕین با دەستەیەکی نوێ سەرکردایەتیکی نوێ بەم ئەرکە هەستێ و خەبات بگرنە دەست و دژی حکومەتەیەک لە دوایەکانی عراق و بەتایبەتی لە قۆناغا حکومەتی عراقی بوەستنەوە. بەڵام بەداخەوە لەو کاتە ئیتر دەرفەت نامێنێ و بارزانی بە تەواوەتی با بڵین ئەو بابەتەیەک لاکاتەوە. یەک خاڵێکی سەرەکی ئەگەر هەر ئەوەندە لە نیو دقەیە خەباتی مامۆستا برایم ئەحمەد لەوێ کۆتایی پێ نایەت بەڵکو دوای ئەوەی کە بە ناچاری تاراوگە هەڵەبژێرێەوە ئەچێتە فترەیەک لە تارانە بێ و دواتر ئەچێتە لەندەن لەوێ ئەژی ئەم قۆناغا بۆ مامۆستا برایم ئەحمەد ئەبێتە ژیانێکی نوێ وێزگەیەکی نوێ لە ژیانی مامۆستا برایم ئەحمەدە. ئەگەر پێشتر وەکو یەکێک یا با بڵین وەکو سەرکردەیەکی پارتی دموکراتی کوردستان خەباتی کردبێ ئەوە لە قۆناغی هەندەران یا با بڵین لە ژیان لە هەندەران وەکو کوردستانیەک مامەڵەی کردووە و هەوڵی یاوە بۆی کە هەموو هەوڵەکان یەک بخرێ بۆ یەکبوونی کورد لە دەرەوەی وڵاتوە تەنانەت ڕۆلی سەرەکی ئەبێت لە دامەزراندن و بەشداریکردنی پەرلەمانی کوردستان لە دەرەوەی وڵات کە بە پەدەکەوە ناسراوە لەوێ و کار و چالاکیەکانی لەوێ ئەنجامەداوە جگە لەوەش ڕۆڵی ئەبێت لە دامەزراندنی کۆنگرەی نەتەوەی کورد کەنەکە کە ئەمەشێکێک لە وێزگەکانی ژانی مامۆستا برایم ئەحمەد کە هەروەکو لە چاوپێکەوتنێکە مامۆستا سەلاحەدینی بۆتەدی ئاماژە ئەڵێ چی ئەڵێ
مامۆستا برایم ئەحمەد وەک نوێژ و ڕۆژوو لەسەر خۆی فەرز کردبوو هەر چالاکیەک لەم سەر بۆ ئەو سەری ئەوروپا ئەنجام بدرایە لەسەر مەسەلەی کورد لەسەر کەیسی کورد مامۆستا بەو تەمەنەوە بەشداریتیا ئەکرد و کوردستانیانە مامەڵەیە کرد و لە خەبات بەردەوام بوو. زۆر سپاس دکتۆر. بەڕێز پرۆفیسۆر دوایین قسەی تۆ لەسەر مامۆستا. وڵا بەر لە هەموو شتێک ئەو زانیاریانەی کە ئێستا ئەمڕۆکە باس کرا هەل لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئەو ئەرشیفەی کە مامۆستا بوار ئاماژەی پێیا ئەمە ئەوە گەیەنێ کە مامۆستا برایم لە ڕووی چەندێتی و چۆنیەتی ئەوانەیە کەسێکی دەوڵەمەندە و پێویستی بە لێکۆڵینەوەی زۆر هەیە ورد چڕ لە مەڵبەندە ئەکادیمی و زانستیەکانە بە نمونی زانکۆکانی کوردستان و تەنانە ئەو زانکۆیان ئەو خوێنکاران و ئەو خوێنکارانی کە لە دەروی وڵاتی شەخوێنن لە ڕووی ڕۆژنامەگەری لە ڕووی ئەدەبی شعری سیاسی فکری کەرەسەیەکی دەوڵەمەند خاوەنی کەرەسەیەکی دەوڵەمەند بوو و بە تایبەتی مامۆستا برایم یەکێکە لە پێشەنگەکانی دامەزراوە ئایدۆلۆژیەکان لە کوردستانە بۆیە هەر لەبەر ئەمەش بوو ئاماژەم پێیا کە خۆی سەرقاڵ کرد و بە ڕێبازێکی ریالیزمەوە چونکە لە ڕێبازی ریالیزمە ئایدۆلۆژیا کردارێکی کارایی و زەبەخشە هەر لەبەر ئەمەش بوو بابەتەکانی زیاتر بابەتی خاک نیشتیمان نەتەوە ئەو مەسلەی کە خۆی بە مەسلەیەکی پیرۆز سەیری ئەکرد ئەویش ڕزگارکردنی کووردە یا لە ژێردەسە لە ستەم لە ئێژ لە ئازارەکان یان قوارەیەکی سیاسی جوگرافی بۆ کوردستان بۆیە مامۆستا لە ڕاستیە لە ئەرشیفەکە ئەرشیفێکی دەوڵەمەنی هەیە پێویستی بە لێکۆڵیەوەی چڕ و ورد و ژیرانە هەیە لەلایەن ئەدیبەکان نووسەرەکان ئەکادیمیەکان لە زانکۆکان لە مەڵبەندەکانی تری کوردستان و دەرەوەی کوردستانیش. زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر زایر لەتیف هەرێک لە بەڕێزان کاکبار نورەدین دکتۆر ئامانج حەسەن سپاس بە ئامادەبوونتان سپاس بۆ بەشداریتان سپاس بۆ وتەکانتان خۆشەویستان ئەم پرۆگرامە تایبەتە کە تایبەت بوو بەسەر تێپەڕینی 23 ساڵ بەسەر کۆچی دوایی خەباتکار و سیاسەتمەدار و نووسەر و ڕۆمانوسی گەورەی گەلەکەمان مامۆستا برایم ئەحمەد بێگومان هزر و ڕوانینەکانی مامۆستا بیر و هزری مامۆستا هەمیشە چرای ڕێگەمانە و بەردەوامە یاد و یادگاری زیندووە لە نێوماندا کاتێک خۆش خۆتان لەگەڵ مەژی بۆ مردن بمرە بۆ ژیان چۆن قازانج ئەەکەی تا نەکەی زیان لە زڕەی زنجیر دڵت نەلەرزێ پەیوەند بۆ لەشە نەکوو بۆ گیان کورد ئەبێ یەک بگرێ لەسەر یەک ئامانج کەویش کوردایەتیە ئەم بەش و بڵاوی کە هەیە کوردی عێراق 50 حزبی تایە ئەگەر کەم نوت هەر یەکە بەلایەکە ڕایەکێشێ بخۆی داگیرکەری دڵبەر لە قیند ڕندە بێویژان و دین نەتوانی واقعی کورد نەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین